سڵاوی خوای گەورەتان لەبێ بەڕێزان و خۆشەویستان، ئەم کاتتان باش. خۆشحاڵم بەوەی کە لە ئەڵقەیەکی تازە لە بەرنامەکەی خۆتان، بەرنامەی دوانگەی خەڵک، ئەو شوێنەی کە ئێوە ئازادن تایدا ڕاو سەرنج و بۆچوونەکانی خۆتانی تیادا دەربڕن و بە ئارەزووی خۆتان قسە لەسەر ئەو گیرگرفتانە بکەن کە لە هەرێمی کوردستان هەیە کە بەڕاستی گیرگرفتەکان و کەم و کوڕیەکان و نەعەدالەتیەکان ئەوەندە زۆرە کە ئەگەر هەموو ڕۆژێک و لە هەموو سعاتێکە بەڕاستی کاتی بۆ تەرخان بکەی هێشتا هەرکەمە. ئەمڕۆ لە بەرنامەکەتان باسی ئەوە دەکەین کە ئاخۆ بۆچی لە هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان مڵکی گشتی بۆ کۆمپانیا تایبەتەکانی خۆیان بەکاردێنن. کۆمپانیا تایبەتەکانی خۆیان حزب و سەرکردەکانیان و بەرپرسەکانیان و دەست و پەیوەندەکانی خۆیان لە هەموو دنیادا، یعنی ئەوەی کە لێرە هەیە، ئەوەی کە لێرە ڕوودەدا لە هیچ وڵاتێکی دنیا ڕوونادا کە لێرە مڵکی گشتی چ زراعی بێت، چ هەر زەویەکی تر بێت، چ هەر شوێنێکی تر بێت، دەستی بەسەردا دەگیرێ و دەدرێ بە کۆمپانیایەکی تایبەت و دەدرێ بە حزبێکی تایبەت و ئەم مڵکە لە بەرژەوەندی گشتی بەکار نایە و لە بەرژەوەندی حزب و تاکە کەس و کۆمپانیای حزب و کۆمپانیای تاکە کەس بەکاردێن. ئەمەش حقەتە یەک ناگرتەوە لەگەڵ ئەو بانگەشانەی کە دەیکەن، بانگەشەی دیموکراسی، بانگەشەی مافی مرۆڤ، بانگەشەی یەکسانی، بانگەشەی عەدالەت، بانگەشەی نازانم چی، چونکە لە حقەتدا لە هەموو دنیادا حکومەت کار دەکا بۆ خۆشگوزەرانی خەڵک، بۆ خۆشبەختی خەڵک، بۆ بەرەو پێشچوونی وڵات لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری، لە ڕووی کەلتوری، لە ڕووی وەرزشی، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی کشتتوکاڵی، لە هەموو بوارێکە حکوومەت هەوڵ دەدا کە کار بکا بۆ خۆشگوزەرانی خەڵک و لە هەمان کاتیشە خەڵک ئیش دەکا و کار دەکا و هاوکاری حکوومەتە بۆ بەڕێوەچوونی ئیدارە و حکوومەتێکی باش. بەڵام لە هەرێمی کوردستان بەداخەوە هەموو خەڵک کراوە بە قوربانی ئەم حزب و ئەم دەسەڵاتە. کاگی یوسف لە شاری هەولێر، سڵاوی خوات لێبێ، ئەم کاتت باش. کاگی یوسف لە سەرتانسەری دنیادا مڵکی گشتی، لە سەرتانسەری دنیادا مڵکی گشتی تایبەتە بە خەڵک، بۆ خەڵکە، ئەگەر بەکار بێ دەبێت لە بەرژەوەندی هەموو خەڵک بێ. بەڵام لێرە لە هەرێمی کوردستان مڵکی گشتی بۆ حزبە، بۆ کۆمپانیای حزبە، بۆ خەڵکی حزبە، بۆ بەرپرسان و بۆ دەسەڵاتدارانی ئەم حزبە دەسەڵاتدارانەیە. بۆ هەتا کەی دەبێ وابێ؟ ئەوە هەموو بخۆن لەگەڵ نەماڵەکانی دەسەڵاتدار ئەوانە کۆمپانیای تایبەت مزایدە بکرێتنە وشانە. ئاخر کۆمپانیای تایبەتی حزبی لەگە بنەماڵەکانە حیزبەکانیشی بەتەواوەتی کاتای حیزبیش هەر مەغدورە هەموو لەگە بنەماڵە تایبەتەکان شریکن. بۆ لە ئەولێ مەسوود بارزانیە و لە سلێمانیش بادل تاالبانی ئەو دوو کەسەنە استقلالی وەتاکەیان کردی و دەستەکان خۆش. کاگی یوسفجان، دەستەکانت خۆش و زۆر سوپاس دەکەم بەڕێزی. کاک کاروان، سڵاوی خوات لێبێم، کاتت باش. سڵاوی خوات لێبێ مامۆستاجان. کاک کاروانجان، واضحە پرسیارەکەوە نییە؟ بەڵێ واضحە مامۆستاجان. پێشێکی سڵاوی خوا لە جەنابە لە کارمەندان لە هەموو لایەک لەو خۆشەویستان پشکە تەلەفۆن دەکەن بۆ بەرنامەکە. مامۆستاجان تەوەرەکە واضحە. مامۆستا لەم وڵاتانە، لە وڵاتە پێشکەوتوانە حکوومەت کۆمپانیای نییە. کەتی خاص، قتاعی خاص کۆمپانیای هەیە. بۆ لە هۆڵندا، باسی هۆڵندا بووکەوە تقریبا من لە 93 لە هۆڵندا، ئەوە 33 ساڵ 39 ساڵەکە. ئەم کەتی خاصە ئیژەکە هاوکاری خەڵکەکە و مڵکی گەشتی نییە. هەر قتاعی خاص وەکو قیتار و وەکو شەمەنەفەر و وەکو پاس و ئەم زۆر شتانە. حکوومەت کۆمپانیای نییە، حکوومەت دایرەی هەیە. مثلا دایرەی زەریە، دایری زەریبە، دایرەی چارەوانی، خەستەخانە، ئەمانە مڵکی حکوومەتن. من نەمبیستۆتا ئێستا ئەوەتای من فام کردێتەوە حکوومەت کۆمپانیای هەبێ.
بس ئەوەی کە زۆر احتیاجێ بەلای ئەم هەرێمی کوردستانەوە ئێمە هەڵەیەکمان هەیە کارین حکومەتی هەرێمی کوردستان خۆی لە ئاسڵا وەکو ڕۆژنامەنووس ئێوە توانم بڵێ حکومەتی هەرێمی کوردستان بەس لە ئاسڵا لە ناوەڕۆکە ئەم دەسەڵاتەیە هەڵەیە چکە ئەم دەسەڵاتەی کە وەکو مامۆسای باسی کرد ئەم دەسەڵاتەی کە 33 ساڵە 32 ساڵ حکومەتەن پێناسەیەوە هەڵ ناگرێن ناوی لێ حکومەت چکە حکومەت لە دنیاە خەستەخانەی هەیە دایرەی کارەبای هەیە کارەبا پێشکەشەکە خەستەخانە دەرمانی تێ عەمەلایەکی پێشکەشەکە معاملی هەیە کە خوێندکاران و ئەوەی کە ئیشوکاری نێو کەسابەت بۆ خەڵەکە دۆزێتەوە ئەلەم ڕوانگەوە ئەتوانی بڵێ حکومەت بەس لەم ڕوانگەوە 33 ساڵە ئەمە هیچ کارەسەنێکی بۆ هەواکان نەکردووەکو حکومەت وەکو باوکی ملت ئەگەر بپرسی ئەگەر هەر بەسیتریشت لە بەرنامەکە هەر بە سمپڵێک بیێنمەوە ئەو کارەبا بەسیتریشتەوە مامۆسانوە بەڵێ بەسیتریشتەوە لێرە نییە کارەبا کە ئەو کارەبا خەڵکی هەولێر سلێمانی ئەو کارەبایان نییە ئەڵێ هەموو ڕۆژێکە ماوە کردین کارەبا کردین کەواتە لە ئەساسە ئەمانە حکومەتین کەواتە ئەگەر ملکی دابینەوە سەرتە وەرەکە مامۆسا با زۆر کاتیشی بێنەگە ملکی گشتی داگیرەکەن ئەمانە کۆمەڵەکەن بە قەرارێکی زانی چۆنە کاکاروان ملکی گشتی کە ئەگەر بێ و حکوومەت ئەم وڵاتە بەی خۆی بزانێ بۆ نمونونەکە لە هۆڵندا لە ئەوروپا بەگشتی لە دنیا بەگشتی با بڵێ تراموایە قیتارە میترۆیە نازانم چییە هەر شتێک بێ حکوومەت ئەگەر بیدا بە قیتاعی خاص بە کەرتی تایبەت دەبێ مەرجی لەسەردا دەنێ دەبێ سەتا ئەوەندە خەڵکی خۆم تێدا خەڵکی وڵاتی خۆمان کاری تێدا بکە بۆ نمونە و ئەوە دەبێ باز بدەن بە حکوومەت و دەبێ ئەم ئیشەش کە دەیکەن ئەو کارەی کە دەیکەن ئەو کۆمپانیایە دەبێ ینی بەڕاستی ئاسانکاری بۆ خەڵک بکە بارگرانی نەبێ بۆ خەڵک ئەنی شت لەسەر خەڵک گران نەکەن بەس لێرە هەر ئەوەندەیە دەزانی زەویە و دەڕوا و دەدرێ بە کابرایەک و چەند عیمارەیەکی لەسەر دروست دەکا و بە پارەیەکی خەیاڵی دەیفرۆشی و تەواو و خلاص و برایەوە یعنی ئەوە کارە ساتە بەڵێ قسەکەی جەنابکە لێرە کەرتی خاص هەیە مامۆستا لە هەشتای ئیسفادەی بۆ خەڵکەکە بۆ شعبەکە و پارەی ئەوەیە خۆی باسەکە بۆ شعبەکە ئەوەشی کە ئیسفادەکەی هەیە ئەو کەرتی خاصە بیسی هەڵە بێ بۆ خۆی ماعدا بازەکەی جێتەوە خەڵجێنەی میلەت و بۆ میلەتە من وەتی نادەم بەو سپاس دەکەم کاک کاروانجان دەستەکان خۆش بە قوربان لە هەولێر کاک سەفین سڵاوی خوا لێ بێم کاتت باش سپاس بە قوربان فەرموو براکەم وەڵی ئەمە جان کاک سەفین فەرموو بە قورئانەمە زانی چۆنە ئەمە ئەڵێ حکمی مار بەدار ئەمانە سەریان پان نەکەیتەوە وەڵی بەبیست چەکداری ئازای قارەماندە و هەولێرە نیە مەسنور و مەسعودیشی تێڵان پڕێنەکەی کاک سەفین زانی چۆنە با بۆ زمانە قسە نەکەین ئێمە دوجار ئەزانی چۆنە ڕێگرن ئەزانی چۆنە کاک سەفینجان ئێمە باسمان لە هەرێمی کوردستانە و کە باز لە هەرێمی کوردستان دەکەین باز لە هەڵبژاردن دەکەین باز لە ئەگەر ئێستا خەڵکی هەرێمی کوردستان ئەوەی کە گلەیی دەکا ئەوەی کە چۆن دەڵێن نەعەدالەتی هەیە ناشەفافیەت هەیە نازانم چی هەیە فەرموو دوو ڕۆژی تر سندوقی دەنگدانت لە پێشە بیسەلمێنە و ئیسپاتی کە و دەنجیان پێمەدا باشە ینی خۆ بخۆیان چاک دەزانن کە خەڵکیان لەگەڵ نییە بەڵام تۆ بەکردەوە بیسەلمێنە کە دەنجیان پێ نادەی بە قورئانەمانە نییە ئەمانە زۆر 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 بێشەرم و شەرمیان هەر نییە بەڕاستی ئەمانە شەرمیان هەر نییە ئەگەر قۆنەرەکانی ئەردوغان و کابرای ئێرانیان ماچ کرد بێ هەر خۆیان دەچەسێنن بەسەر ئێمە بەس ئێمە ئادێ خیرەت و نییە قارەمانی بین بە خۆمان بەس تاکە ئێمانە بیخۆن بە هیچ قانونی عالەمانی ئەمانە هیچ حکومەتێکی ئاوها بە سێمان کەڕە دێمەعاتێکی باش ئەمانە چین وەڵڵای تەنە زووتر دێیان بینێشتان خوان زیاتر نزیکە بێتەوە لێمان خوای گەورە
بس تاكيمة تحمل كين بس يمن برنيك ما عند السرة فتواوي تلهسين والله بيستسم لك البلوك أو ديراي قومين فالشرف مثل بسانيس نية دستغيني كما نايد أردوغان أبي قونا كان يوردوغان ناس ما كاين فيها أنا ما كاين سفين سپاس دەکەم بە قوربان دەستەکانت خۆش بێ کاک هەنگاو لە چۆمان سڵاوی خوا لێ ببرا سڵاوی خوای لە جەناب باوڕێزم بۆ جەناب و هەموو کارمەندان و بینەران کاک هەنگاو مڵکی گشتی لە هەرێمی کوردستان پێویستە لە بەرژەوەندی تەواوی خەڵکی کوردستان بەکاربێ بەڵام لە هەرێمی کوردستان جگە لەوەی کە ئەم مڵکە کە هەموو خەڵکی کوردستانە دەیدەن بە کۆمپانە تایبەتەکانی خۆیان و سوود و قازانجەکەی تەنها بۆ خۆیانە و خەڵک هیچ سوودی لێ نابینێ جگە لەوەی کە بازیش نادەن ینی ئێستا کۆمپانیایەکی گەلێ زۆر بەپێی ئامارێک کە حکوومەت خۆی باسی دەکا کۆمپانیایەکی گەلێ زۆر لە هەرێمی کوردستان ئاستن باز نادەن بەڵام لەو لاشەوە کابرا خانیەک دەفرۆشێ یەکێک خانیۆک دەکڕێ باچی لێ وەردەگرن سیارەیە ڕسوماتی لێ وەردەگرن سیارە هەر شتێک ڕسوماتێک و بازێکی زۆر وەردەگرن ئەمە یعنی چی؟ بەڵێ جان دەتوانین نۆسیەک پێش نۆسیەک سەدام حوسێن ئەم بەرنامەی ئەمانەیان نەبوو ئەو جۆرە بەرنامەی نەبوو گەندەڵ نەبوو بەڵام سەمکار بوو ئەم دەسەڵاتە سەمکارە مڵکی گشتی هەمووی بەکار دێنیت دەپێناو بەرژەوەندی بنەماڵەکانیان بتۆ چەندین نەخۆشخانە درستیان کردینە چەندین شەریکات و شوقە و خانوەکان و هەمووی دەپێناو پرۆژەی خۆیان و دەیان فرۆشتنەوە و یان بەرپرسەکانی خۆیان بەکانی خۆیان سەرپەرشتیاری ئەکەن سیاسەتی وێرانکاری لە ئەم هەرێمە بەکار هاتووە دەسەڵاتی سەمکار باوەڕی بە خەڵکم لە باوەڕی بەمانەوەی خۆیان هەوڵ دەدات چی بکە هەوڵ دەدات پێگەی خۆی قەیم بکە بەڵێ قەیمی کرد سێ ساڵە دەتوانین وەسوێت خەڵک هەر بەدوایان کەدا بەدوایان کرد پێگەی خۆی قەیم کرد وە لە ڕووی بێت لە ڕووی داهات لە ڕووی توانە هەموو شتەکان قەیم کرد وە باوەڕیشی بە هەڵبژاردنیە وە باوەڕیشی بە گۆڕانیە باوەڕی بەمانەوەیە باوەڕی بە سەمکاریە باوەڕی بە لەناوبردنی خەڵکی هەژارە شەهید هەیە لە نۆتیەک شەهید بووە لەنۆتیەکەوە شەهید بووە هەتا ئێستا بابیشی نەمایە بابی مردووە بابی نەخۆشە و سوودمەند نەبووە کەسی ئەم خەڵکە هەژارە شەهیدیدا و وەماندی بوو و ئەمانی شەهیدی سووری ئێران بوون بەهاتەوە دەستیان بەسەر سەوابی خاڵکی هەرێمی کوردستان کرد بەرچەکیان نێشتەوە بۆ خەڵکی مستەحەقی ڕاپەڕێنسا بوو هەژاری ئەم وڵاتە ئەمانە سیاسەتی بە کۆیلەکردن سیاسەتی بە کەنیزەکردن سیاسەتی بە قوڵامکردن سیاسەتی لەناوبردنی قەتکردنی هەژاری کوردە خۆفرۆشتن بۆ وڵاتانی دەوروپشت بەبەستە هێزت هەیە هێزار ناتوانی بەرامبەربەر وڵات ڕابوەستی تەنیا بۆ هەژاری ناوخۆت هێز درست کردووە دەستەکان خۆش کاک هەنگاو دەستەکان خۆش سپاست دەکەم دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس وەڵا ئەوەی کە لێرە ئەوەیە تۆرە خۆمان کارەبامان نییە 900 مێگاوات کارەبایان داوەتە مووسڵ و کەرکووک و نازانم شێوچێ مڵکی گشتی تەمان مڵکی گشتی بەپێی شەرع و بەپێی قانون و بەپێی هەموو بابەتێک دەبێ بەڕاستی بۆ خەڵکی کوردستان و لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ بەڵام بەداخەوە کاک عەبدوڕەحمان سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش السلام عليكم أستاذ كاتي جناب بيستر وصاف باش وعليكم السلام لجاتي أواني سپاس دەکەم راگۆرەکەم أستاذي برأي جنابك يعني بس ترتيب مسؤوليتي أو وضع تحمل لها لا يعني ترتيب بس خلو ملتي اما باسي حزبك تايبت ما نكردو ما مصطفى الرحمن جان لا نخوي ما مصا وكل لذيذ من الإشارة يفهمه تظالم يعني علنا كالتشخيص بكرة بس لنا وروك يد مستهدف حياة أو إيش بارتيها بو دبي أو مستهدف به آخر له مستهدفة تلشي تصيشين بدوسي أوعى يعني همومان أو إذا ظانين هر برنامج بكري هر رقمك بشيري لهر زيك قارتي هدفا يعني دائما أبدا أجزاء من طبعا أمن منتصبني ما له هيك حلبة شخوا أغادار أجر أتو أغادارني طلام
یەکێتیش بەرپرسە یەکێت و بەرپرسە کۆمەڵ بەرپرسە کاکە شوێعی زەحمەتکێش و بەرپرسە بڵێ مامۆستا عەبدوڕەحمان ئێستا پارتی سەری هەڕەمەکەیە لە دەسەڵات و یەکێتی لە دوای ئەو گۆڕان ئێستا ئەم سێ حکومەتیان پێکەناوە بۆ نمونە ئەو سێ بەپێی حەزم و قەبارە و بەشداری خۆیان لە دەسەڵات و لە حکوومەت و لە جونگەکانی ئەم وڵاتە کەم تەرخەمن و ئۆباڵیان دەکەوتە ئەستۆ ئایا بە ڕای جەنابەت ئەوانی تر کە لە دەسەڵات نین وەکو کۆمەڵە یەکگرتووە حزبەکانی ترن ئەوان ئەنی گوناهی ئەوان چییە مەسەلەن ئەوان تا چەند گوناهبارن یعنی ئەوەی کە دەکەوێتە ئەستۆی ئەوان چییە؟ مامۆستا هەر هەمووی مەسئولە لە هەر کردەوەکی ڕووبدا سەلبیبی هەر کردەوەکی سەلبی هەر حزبێک بیکە مەسئولیەتەکە مشتەڕکلۆ بەشی هەر بەشداربوون لە حکم شەرت نییە ئامرازیتر هەیە یعنی تەنها و تەنها هەمووی کەرسیز بکرێت لە یەک شوێن تر بکرێتەوە ئەویش دەسەڵات و کورسی نە ئامرازات هەزاران ئامراز هەیە ئینسانەتانی عەلە لەقەل قسەکردن فەرموو مامۆستا ئەحزابی ئیسلامی سێتە بژوتنەوەیە یەکگرتووە کۆمەڵە نازانە ئیخوانە چێ نییە هەندەکان هەر بێدەنگن یەکیت لە دەریان دەرنایە ئەوەی بەرنامەی دەکات تەنها کۆمەڵە ئەدی ئەحزابەکانی تر ئەدی یەکێتی ئەدی گۆڕان ئەدی حزبی شیوعی ئەوانە لۆ بێدەنگن ئەگەر لێ خۆر نەبن زەمی پارتی بەتەنها نەکرێ باشە ئەمن خوا دەزانی خۆ نە پارتی منە یەکێتی منە شیوعی منە ئیسلامی مە ئینسانەکەم لە بابی مجامەلەکردنی یەکتر نا بەڵام ینی تۆ وچەنەزەرت سەبارەت بە کۆمەڵ و بەڕاگەیاندی کۆمەڵ سەبارەت بۆی کە دەگوزەرە لە هەرێمی کوردستان چۆنە ینی ڕاگەیاندنی کۆمەڵ تر بوویتەوە لە هەندێک بەیاننامە لەگەڵ بەرنامەی جەنابەت کە ناوی دوانگەی خەڵکە ئەوەی تر کات یعنی ئەوەی ئەمن دەبینم تەنها و تەنها لە کاتێکتر ئەتوەرە ئەو هەرێمە چین دەستور کێ نووسیەوە ئەوجا لۆ عێراق تەقسیم کرا سەرۆکایەتی کۆمار لۆ فڵان نەتەوە بی سەرۆک وەزیران لۆ فڵان نەتەوە بی لەسەر حێوازی لوبنان دەبی ڕئیس جمهوری مارۆنی بی دەبی ڕئیس پەرلەمان سنی بی ڕئیس وەزەرا شیعی بی ئەو نیظامە قەیل و سەمەرە مستەورەدا لە چێ هات ئەوە ئەسڵەکەی لەکوێیە وەڵڵا ئەوجا خۆ مامۆستا هەموومان ئەو حقەکەی دەزانین لەکوێ چێ زەبەلاح و هێزی زەبەلاحی بەدەستەوەیە چێ بڕیاریخانی خۆی یعنی فەڕم دەکاتە سەر ملەتانی بێدەسەڵات ئەوە مامۆستا عەبدوڕەحمان دەستەکان خۆشبی پەیوەندی ترم لەگەڵە لە دوای ئەویش بانگە لە فرسەتی بکە ئیشان سەرکەوتوبی کاک پۆڵە سڵاوی خوارد لەبێ 2 دقیقە قسەت بکە فەرموو کاک پۆڵە عەبدوڕەحمانی بەڕێز کاک پۆڵە 2 دقەم لە بەردەستە بۆی کە ناوبڕ هەیە فەرموو لەسەر هیچ سیستەمێک ناڕوە بەڵام ئەوانەی ئەو کارە دەکەن کات نییە زۆرە نەخۆشیەکان هەیە لە تەورەکانی دادێ باز دەکەم یعنی تێر نەبوون زۆرە نەخۆشیەکە کە هەرەسی هێنا لە هەندێک ڕووە پەنا بۆ چ دەبا بۆ دەوڵەمەند بوون بەڵام میوادارم کەناڵەکەتان کاک ئەنوەری بەڕێز بۆ بێدەنگن وەکو مامۆستا عەبدوڕەحمان گوتی ئایا ئەو زەویانە کاگەنوەر هەندێکی سەر بە وەزارەتی کشتوکاڵ هەندێکی سەر بە وەزارەتی شارەوانیە هەندێکی سەر بە وەزارەتی سەروەردەی ئەوە لێرە گرنگە پێکەوە لە سەوەدانی لێرە دەستخۆشی لە مامۆستا دشاتمە دەکەم ئەو هەڵوێستی ئەو بیستومە کە 180 دۆنم بەپێی هەموو یاساکان کۆلیژی کشتوکاڵی و پەیمانگای کشتوکاڵی بی بەرزناوانی بێهەبی بۆ کشتوکاڵ بۆ ڕاهێنان و حەقلی تەجارب لە کولیەکە ئەوەش دەسڕنەوە لێرە دەستخۆشی بۆ هەڵوێستی دەکەم وەزگە لە وەزارەتی پەروەردە لە وەزارەتەکانی دی شارەوانی ئەوانیش سەرچاوێکی ئاوای تێدابایە کە پەلچێشی و دەستبووری سنوورێکی بۆ دابدرابە ئەگەر لە سلێمانی لە هەولێر لە شارەکان چەند شۆڕەسوار هەبێ بڵێ من دەستم لە کارچێشاو یەکێکی تریش لە شوێنی ویدانێن دەستە کارچێشەوە ئیتر سەر ناکرێ بەڵام بەشێکی قسەکانی مامۆستا عەبدوڕەحمان گەوهەرن تەواوە هەمووی پەلی ڕاکێشەوە تاکەن وەردەزانی تێپەڕیە لە کۆمپانیاکان زەوی دراوە بە شێخ عەرەب لە حەدیثە هاتووە کات لێ بۆ تڕوون کەمەوە پێنج زۆنم هادیە چونە سنوورەکەی دیاریکەن کوڕی شێخەکە بڵێ دەرێ خێر و کەلامی ما قەل لەوە دەل
لە هەموو سنوورێک زۆرە نەخۆشیەکان هەیە بۆ دەستەکانت خۆش بێ فرسەت و کات دەبی لە بابەتی تر ئینشاڵڵا زۆر سپاست دەکەم ئەخ کاتی بانگە ئێستا بەڕێزی بڕۆ نێژەکەت بکە بپارڕێەوە خوای گەورە وەزعی ساکە ئینشاڵڵا بەڕێزی کاک پۆڵاجان دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان و خۆشەویستان هاتمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست بۆ ئەم بابەتەی کە خستمانە ڕوو سەبارەت بە ئەوەی کە مڵکی گشتی لە هەرێمی کوردستان بەداخەوە بەڕاستی بەدەستی خەڵکەوە نامێنێ و چۆن دەڵێ خەڵک سوود لەم هەموو مڵکە گشتیەی کە پێویستە هەموو خەڵکی کوردستان سوودی لێبینێ بەڵام ئێستا بەکاردێ بۆ حزب بۆ کۆمپانیەکانی حزب بۆ پەرپرسەکان ئەمەش بە حەقەت یعنی وای کردووە کە خەڵک نارزایی دەرببڕێ خەڵک ینی چۆن دەڵێ دڵی غەمبار بێ بۆ بابەتە لە حەقەتە لە هەموو دنیادا ینی بابەتی مڵکی گشتی دەبێت بۆ خەڵک بێ بۆ تەواوی خەڵکی ئەم وڵاتە بێ ئەم هەرێمە بێ ئەم شوێنە بێ نەک ئێستا دەبینین بەداخەوە لە هەرێمی کوردستان مڵکی گشتی بەکاردێ بۆ حزب بۆ سەرکردەی حزب بۆ سەرکردەکانی ئەم حزبە بۆ کۆمپانیەکانی ئەم حزبە بەڵکو بەکار نایە بۆ تەواوی خەڵکی کوردستان لە تەواوی دنیادا دەبینین مڵکی گشتی کە بەکاردێ بۆ بەرژەوەندی گشتی خەڵکی ئەو وڵاتە هەر شتێک بێ بەڵام لێرە لە هەرێمی کوردستان بەداخەوە مڵکی گشتی بۆ کۆمپانیا تایبەتەکانی حزب بەکاردێ و لە هەرێمی کوردستانیش زۆرێک لە کۆمپانیەکان ئەستەن باز و ڕسومات نادەن کاک مستەفا بەڵێ فەرموو لە هەولێر بەڵێ فەرموو عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا سپاس بۆ بەڕێز فەرموو فەرموو ئەوەکە ئەوەیە لەو ڕۆژانە یەکێک لە کەناڵەکان ناوی نادەم بەحسی ئەوەی کردێ ئەو هەموو هاوی دابەت بکەن بەس ینی قسەم بسەی دەکەن مەسەلیان ینی نازانم کۆمەڵی دادگەری بوو یەکێک بەس بازانە تارۆمارەی پێیەکەن لە کەناڵە کەناڵەکە کاک مستەفا کەناڵی حزبی دەسەڵات بوو کەناڵە ئەو پۆزیسیۆنەکان بوو دەگۆ بە سازانە دەگۆ پارەی پێیا بکەن بخرکەنەوە دەگۆ ئەو هەموو حیزبانە هەیە مەسەلی لە کۆمەڵی بوو نازانم لە یەکگرتوو بوو دەگۆ لۆ ناسن یعنی بەسە عالەمێ داڕستکەم 50 تەنکەر هایی بینن وڵا بەنسبەت کۆمەڵی دادگەری ئەمە کە قسە لەسەر کۆمەڵ بکەین سوپاسی خوای گەورە دەکەین کە تا ئێستا هەموو شتەکانی زۆر بە خاوێنی هێنا و ئەوەی کە پاک و بێ هەڵە و پەڵەشە تەنها خوای گەورەیە ئینسان بێ هەڵە و بێ پەڵە نابێ بەڵام بە هەر حاڵە تۆ ڕەخنەگرتن بابەتێکە و ئیتیهام بەخشینەوەش بابەتێکی ترە حتمما ئەوان چی دەڵێن ئەو هەندێک حزب هەیە بۆ خۆی لەگەر دەسەڵات دەستی تێکەڵ کردووە خۆڵ لە چاوی خەڵک دەکا ئەمە ناوی کەس ناهێنین بەڵام پێدەگەم دەڕێتی بەڕێزی بە قوربان بەڕێزی سوپاس گیانەکەم کاک حەمەڕەشید سڵاوی خوات لێبێ لە ژاراوام کاتت باش مامۆستا بەڕێز حاجی گیان هەموو کاتت باش سپاست دەکەم قوربان فەرموو بەڕێزی ڕێزم بۆ جەنابەت بۆ کەناڵەکە بۆ ستافە بەڕێزەکە بوو نێرانی بیستەران مامۆستا عەبدوڕەحمان و کاکە پۆڵای ناز دەکەم هەر شتێکم ماوە کە بێڵێن مەسەلەی دەسەڵات تۆ لێگەڕێ لە حدودی بردە دەرێ گرفتە قیمەی دێم نەکە کاک حەمەڕەشید یعنی بابەتەکەی مە لەسەر مڵکی گشتیە خۆ کارەباش هەر مڵکی گشتیە وایە نەبێ ئەو سەروەتەی نەبێ دەستیانە چانی یەکەن مەگەر مڵکی گشتی زانی چۆنە یعنی ئەو بۆ نمونە کارەبا لە هەرێمی کوردستان بە خۆت دەزانی ئێستا 12 ساعتێک کارەبا دەدەنە خەڵک ینی کارەبای برێن ڕئیسی کە بەڵام چەند 900 مێگاوات کارەباشیان فرۆشتووە بۆ پارێزگاکانی تری عێراق جا باشە بە خۆت پێویست پێ هەیە هەرێمەکەی خۆت پێویستی بە کارەبا هەیە کارەبا بۆ دەفرۆشی مڵکی گشتی من وەک عەرزت دەکەم
ئەوان چیان هەبوو کاکە ئەمە هەموویانیان دەناسین خۆمەش دەزانین والله هیچیان نەبوو خۆیان و کلاشکۆفەکەی دەستیان و پێڵاوە درایەکانی هاتنەوە کوردستان پێ بکە هەیان دوو کلاشکۆفەکەشی نەبوو ئێوەنیان نەبوو خۆن ئەوەی کە ئێستا لە بەسییانە ملکی گشتیە ملکی ئەو میلەتەیە خوای ئەو میلەتەی لێیان پرسیتەوە ئەوانە دەیکەن هیچ کەس نەیکردووە نەدەبوو بیکەن نەدەبوو خۆڕاستا زەختیان لەسەرە دەرەچی بیکەن بەڵام دەبوو ئەوەندەی کەدا کاک حەمەڕەشت شوێنەکە ڕێک بگۆڕی شەبەکەت نازانم تەواو نییە چییە ئێستا چۆنە ئەهابی باش دەبوو ئەوەندەی کەدا بێڵنەوە کاکە بەڵێ گیان حیشمە من حەق بە خۆم دەدەبوو بەدەنەکەشە دەدەم لەگەڵ ڕێزم دەبووە ئۆپۆزیسیۆن یەکگرتوو وایە دەبووایە وەڵی جا ئەمە قسەیەکە هەمومان دەیکەین بەڵام ئەگەر بچینە ناو بنچ بنەوانی بابەتەکان دەبینین کە بەڕاستی لەوانەیە خەڵکانێک ئیدعای ئەوە بکەن باسی ئەوە بکەن بڵێن ئێمە حەزمان لێ ئۆپۆزیسیۆن هەموو یەک بێ بەڵام بڕۆ لە کاتی ئەوەی کە ئەگەر قسە بکرێت لەسەر یەکبوونی ئۆپۆزیسیۆن ئەوان داواکاری ینی بەڕاستی تاجیزیان هەیە هەندێشت دەڵێن هەندێشت دەکەن وەکوەوەی کە خۆیان ببن بە پاڵەوانی قەزیەکە و خەڵکەکەی تر بێ بە خزمەتکار چوێ بەڕاستی هەندێک شت هەیە دەبێت هەموو بۆ یەک بێن و هەموو تەنازوت بۆ یەکتر بکەن و هەموو نەک تۆ ئۆپۆزیسیۆنێک بی خۆت بە وەکو سەندەر بسەپێنی لا من ئەوەی دەیبینم کاکە عازی ئەمن بەڕاستی ناکرێت هەموو شتێک لە گۆڕانی 500,000 دەنگی هیلاف بردی لە پێش دەسەڵاتی دانا کاکە سەبعی ئۆپۆزیسیۆنی شەشکان ئێستا هەڵێنی لە تەکسەکیان نوێشتووە ئەخە ئۆپۆزیسیۆن نینەوانە بە تاکەواتە من دەبی دەسەڵاتێکی نی هەموو کەس دەزانی تۆ دەسەڵاتێکی 30 ساڵە پێناکەوی بە دوو حیزبی حەزمە لەم حاڵەتە ئۆپۆزیسیۆنێکی سەرکەوتوو دەنگێکی زۆر لە پەرلەمان خۆ هیچ نەبێت لەبەر چاوی خەڵک دەتوانن ئیعلانی کەن با بە ئێمە ئۆپۆزیسیۆنین لە پەرلەمانی کوردستانین ئەو دەنگە زۆرەمان هەیە ڕێگری دەکەین لەو بابەتانەی کە دەبینین ڕۆژانە خروقات و گەندەڵی و ئەو بابەتانەی هەر هیچ دەبێت ئیعلانێکی ڕسمی دەکەن بۆ خەڵک ئەو واقعەکەیە ئای دەستخۆش بەڵام چۆن بڵێن نەڵێن ئەمانەی ئەم حیزبانەی ئۆپۆزیسیۆن خۆ کورسی دو سێ کورسی 4 کورسی 2 کورسێک ئەما دەسەڵاتی پێ بەڵام ئەگەر یەکگرتوو بن دەبینە کۆسر بەڵام بۆ پرسیارێکیش لە خەڵک نەکەین خەڵک ئەم هەموو خەڵکە ئەو هەموو گلەیە دەکا با ئەم جارە بە گەرم و گوڕی بەشداری هەڵبژاردن بکەن با ئەم جارە بیگۆڕن نادەنێ نادەزانی بۆ نادەنێ بەذاتی خۆی نادەنێ چونکە تامی من دەزانم تۆ ئەو دەسەڵاتت پێ لە ناسی ئەکسەری کوردستانی ئەکسەری ناوێ ملتەخۆرێکی نەبێت لەو دەسەڵاتن ئەمە میلەتەکەی کوشتووە ئەمە زۆرینی خەڵکی فەقیر لەبەرزاچووە چۆن کاک حەمەڕەشید ئەکسەری ماوەیەکە موچەیەکی نەبێ کە ئەمانە بڕیوەتەوە بە ناشەڕەویش زانی چۆنە خۆ چاک دەزانی ئەم جارە جیایە لە زارانی هەموو جارەکان ئەم جارە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی هەڵبژاردن دەکاو و هیچ کاتێکیش ئەنی ئەوە احترام بۆ جنابتان و دوور لە ڕووی هەموو بینەران تەوان درێژی زۆر گەورەیە کە دەڵێن وڵا دەزانین چێ دەنجی بە چێداشتی وانە خۆ خەڵک بۆ ئەمە لەوەی کەس حسابی ئەوانە ناکە و کەس حساب بۆ ئەوەی ناکات ئەگەر زۆر خەڵەپاڵ نەبێ دەسەڵات خۆ خرامەتبارلێنی نیە بەڵام بەداخەوە ئەگەر کۆمەکێک بوو بە ئێستا 4 پۆشکە 6 پۆشکە ڕێز لەگەڵ ڕێزم لەگەڵ دەمکەیکی حەز و ئاسمانی فەرقیە باوەڕیان بەوەی نییە کە تۆ پێت دەکرێت بە هەڵسکاری ئەوەیە مەسەڵە خەڵک ئەو جارە ئۆپۆزیسیۆن تاقیکاتەوە بە هەمویان تاقیکاتەوە ئەگەرەوە نییە پێت دەڵێن کاک بە تاک چ تاقیکاتەوە ئەمنی بۆ بە هاوار دەکەم ئەمنی شوعیەوە کورسێکم هێنا چم پێ دەکرێت چم دەستێتەوە کۆمەڵەوە 4 کورسی پێنا کرد لە دەست دێ ناکرێت بەڵام هەمووی دەبێتەوە بۆ بە 15-20 کورسی ئەودا کوردستانی ناکەی
دەستەکانت خۆش کاک حەمڕەشید جان زۆر سپاس پیاوی چابە مومان بە بوارەکەی دەزانین دەستەکانت خۆش بێ مەفەق بی سەرکەوتوو بی بەڵێ مەسەلەی مڵکی گشتی کە باس و بابەتەکەیمە لەسەر مڵکی گشتیە ینی تۆ ئەگەر بێی دیراسەیەک بکەی هەر ئاوە هەر سەیرێکی واقعی حاڵی وڵاتانی دنیا بکەی هیچ حکومەتێک نییە لە دنیادا یعنی دژی بەرژەوەندی خەڵکی خۆی بێ کاک محەممەد لە هەولێر بەڵام دەبینین لە هەرێمی کوردستان بەداخەوە ینی کار لەسەر ئەوە دەکرێت ئیش بۆ چەند خەڵکێک دەکرێت کاک محەممەد لە هەولێر سڵاوی خوالم کاتت باش السلام عليكم وعليكم السلام ورحمة الله خوش سپاس دەکەم بەڕێزی دیارە ئەوەی لە ئێستادا دەگوزارێ حەزی بەئەس بەو خۆی و بەو شەدیدی خۆی و بەو دوژمنی ملەتی کووردا ئەوەی ئێستا دەستی بۆ دەبرێ حەزی بەئەس دەستی بۆ نەبرد چەندین مڵکی گشتی شوێنی حکوومەت کرا بە مۆڵ و کرا بە شوقە و کرا بە بینا و کەسیش نییە لە ئاستی دەنگ بکات ئەمە مشتیانە بڵچی نەوەکانی داهاتووە بڵچی من و تۆ و فلان نییە گوناحە جەریمەیە لە ئەمریکا شتیوانیە لە ئەوروپا شتیوانیە کابرایەک بە تاق تەنیا شارێک دروستکە 1000 خان و کابرایەک بە تەنیا شارێک دروستکە 500 خان و شوقەی دروست بکات زیاد لە 500 سەرڕای ئەوەش بە کوالیتیی خراپ نانە کێشەمیە کاکە دروستیش کرد قەی نادروستی کرد بە زۆرە لە ئێستادا ئەمانە دەستیان بۆ کارێک بردووە ئەم کارە نامرۆڤانەیە کارگەیشتێتە ئەوەی ئاوی گەڕەکە میلیەکان ئاوی گەڕەکە هەژارەکان دەبڕن کارەبای گەڕەکە هەژارەکان دەبرن لەو شوقان دێفرۆشنەوە لەو یەکە نیشتە جێبوونیان دێفرۆشنەوە تێکی ئاوی ئیفرازکە کاکە ئاوی ئیفراز بۆ خەڵکی هەولێر هات ئاوی ئیفراز لە ڕێگاوە هەموو لێپڕدراوە بڕۆ سەیریکەن هەمووی لێپڕدراوە ئەو شارانەکە دروستکران و ئیتاڵی و فلان بەتەنیشتەوە تاوەکی دەکاتە ئەنکاوە ئەو دیوی ئەنکاوە ئەو شارانە دوێ لە ئێستادا ئەمریکا ئێستا دەگوزارێ حەزی بەعس ئەمەی نەکرد لە داهاتوودا ئەگەر ئەوها بڕوە خراپتریش دەبێت لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی هەرێمی کوردستانیش لاوازیش تەواویان پێوەجارە هیچ هەڵوێستێکیان نییە لە ئاز نەبوونی موتە لە ئاز نەبوونی کارەبا لە ئاز نەبوونی ئاو لە ئاز نەبوون دەستبردن بۆ مڵکی گشتی ئەو زەویانەکە داگیرکراوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن خەوتون وەکو خەڵکێکی وەکو من ئاسایی سەیر دەکەن هەڵوێستێکی هەبێ لە کاکە لە بەرامبەر ئەو شتە کردووە مست بینە دەماوەر مێستام دەماوەری خۆم دەتوڵێنم شەقام دەتوڵێنم ئەو کارە دەکەم لە دژیتۆ هەڵبژاردنمان لە پێشە کاک محەممەد بەڵێ هەڵبژاردنمان لە پێشە وڵای هەڵبژاردن جۆنە من ڕاگرم دەکەمە قسەیە یعنی بۆ مێشووە هەڵبژاردن هیچ لە هەڵبژاردن تەنها بوو تاقبەستنی دنیای دەرەوەی و بڵند دیموکراسی لە هەرێمی کوردستان هەیە هەڵبژاردن درۆیە درۆیەکی شاخدار هیچ شتێشتر نییە دەشتی بینین لە داهاتوودا هەڵبژاردنیش دەکرێت بەخوای ئەوانە دەریژنەتن هەر دەرچوونە دەربتن هەر دەرنەچوونە دەبێت لە حالەتێکدا یان وڵاتە زەویەکان بەرژەوەندیان بکرێتە مەترسیەوە ئەنجامان لەناو دەچن ئەگەنا هەڵبژاردنش درۆیەکە تا خۆش سپاس بە قوربان دەستەکانت خۆش کاگاڵان سلێمانی سڵاوی خوات لێبێ ئێوارە باش بە قوربان کاگاڵان ئەگەر جۆ لە دەنگ مەفەرموو کاگاڵان دیارە کاگاڵان نازانم دەنجی ناگاتەلام یەکەم زار سڵاوی کرد ئەلو کاک محەممەد لە سلێمانی ئەم کاتت باش بە قوربان بەڵێ کاک محەممەد ئەگەر دەنج تەلەڤیزیۆنەکەت کەس سوپاست دەکەم وەڵاهی نازانم بەڵێ گیان باشە هەڵێ بۆچی حکومەت هەرێم مڵکی گشتی بۆ بەرژەوەندی کۆمپارە تایبەتەکان بەکاردێت بەڵێ گیان باشە حکومەت هەرێمی کوردستان ئەم مڵکە گشتیانە هەمووی خۆیەتی کەسێکە نییە سا حکومەت ئێستا هەیە بڵێ وەڵاهی منە ئەو حەچی لەسەر عەرز و شێرخانی ئەم لە هەرێمی کوردستانەکە لە بەدەستیان هەیە خۆیان نەزانە خۆیان بە حکمڕان نەزانن تر یعنی مڵکی گشتی ئەوان ئێستاکانە ئەوەی کە ئێستا من و تۆ تاکە ئەم تاکە شەخصانەی کە ئاوی دەخۆینەوە یعنی بە گوناح هێزانە کە ئێمە بیخۆین ئەوان هەموو شتێک سەرخان و ژێرخانی ئەم عەرز و ئاسمان لە هەرێمی کوردستانە بەی خۆیان نەزانن بەڵام مامۆستا من یەک پرۆژنیا دەکەم یەک لێکشنێوەیە ئێمە کابراایکی فەقیر و هەزاری نێرەوان دەسەڵاتمان نەبێت بەڵام پەرلەمانتارەکانی ئێوە کە لە بەغام ئەوانەی تر شارەزان قانون نەزان بۆنە مسلمان مەسا ئەحمەدە فڵان کەس کاکسۆرانە ئەوە
ساکارە بازیاندا بەزانەوە ئەمڕۆ من ژێم لە کەناڵی ئێچێتی بوو سەرکۆ ئازاد وتی ئەو بازەی کە دایان بەزانەوە حکومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی بەیانناسایی کردوێتی لە ترسانە دای بەزانەوە لەبەرەوەی لە بەغاز ساتیان لێ نەکرێ ئەی باشە ماڵ ئێستاگیان بۆ ئێستاکانە ئەوە بەتۆ خۆز زای لە سووری سلێمانەیەکی پارتیا هیچ کەسێک لە سەڵاتی بووە ئەی بۆ تا ئەم قەرارە بەسەریانە نەڕۆستووە بە پەرلەمانتارەکاندا بڵێەوە تا ئەم سا لەگەڵا کرد تاکە باس ساڵەوە تۆمارکە مادەم بەنایەسای وەرگتە من ئەمێوارە خۆم ژێم لە سەرکۆ ئازاد وتی ئەو بازەی لە خەڵکیان وەرگرتووە لە حکومەتی عێراقیە بە حەموودا هاتی ناوخۆ بەقەدەر نانەوتیەکان نەبنەوتی بەقەدەر کاک محەممەد هەموو ئەو باج و ڕسوماتەی کە لە هەرێمی کوردستان وەردەگیرێ دەبێ هاوتای باج و ڕسوماتەکانی عێراق بکرێت جا ئەوان ئێستا کە لە پیاوەتی خۆیان نییە کە کەمی دەکەنەوە لەگە تۆ مەجاالم دەبێت لەبەر مەساجیان من نەزانم لە پیاوەتی خۆیان بەزەکە مەجاالم دەبێت تاکە با بەسەریانە نەڕوە با بەسەریان نەڕوە مادەم لێرە دادگامان لە بەغا دادگا هەیە با ئەو پەرلەمانتارانە لە دادگا ساڵات تۆمار سەکەت زۆر جوانە سەکەت منیش لەگەڵ تۆم إذا بصير أنا الركاكة والبرلمانتار حسنان ولا بس يصاب بزان من يصاب من شغل تلفونه بتوكل لو أنا معاه سكن بقول من معاه خورم يصاب بزان من شغل لو أنا معاه سكن رسوماتي البرلمانتار كان حسنان كاك فرق بانه تبال بانه وكل شيء زكاني كلامن كاك هم ده بخوا هم بخيانة هم بدنيا هم بعد شيء زاد بس كلا تمر كده فرق بتوكل ما دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس منیش ڕایم لەگەڵ جەنابتەوە پێویستە پەرلەمانتاران لەوێ بەڕاستی کار لەسەر ئەوە بکەن ئەم هەموو باز و ڕسوماتە زۆرم لێی کە لەسەر ئەو خەڵکەیە کەم بکرێتەوە هاوتای بەغدا بکرێ و هەندێک باز و ڕسوماتیشی ئەسڵ وجودی نییە بەڵام ئەوان وەری دەگرن کاک ئالانە سلێمانی سڵاوی خوا دەبێم کاتت باش کاک ئەرسەلان سلام عەلەیکم کاک ئالانجان من ئەنوەرم بە قوربان سڵاوی خوا دەبێ کاک ئەنوەرجان بۆم بوورە بەڕێز خوا بمان بوورێ بەڵێ جان بەڕێز بە قوربان بەڵێ کاک ئەنوەرجان بەڕێی من ئێمە بەڕاستی زۆر گرنگە وەکو هاوڵاتی ئەو تەلەڤیزیۆنێکی جوانی وەکو جەنابتان وەکو ئۆپۆزیسیۆن سپاسان دەکەم زۆر بەڕاشکاوانە لەسەر گرفتەکان قسان بکەین حتا ئێستا من بەش بە حاڵی خۆم ملاحەزە و ڕخنەم هەیە لەسەر ئەو تێکستە و ماشەتەی لەسەر بەرنامەی ئەو ڕۆیە پێویستە هیچ ناکات بنووسێ بۆچی حکوومەتی هەرێمە ئەسڵەن حکوومەتی هەرێم نییە شتی وایەکە مجموعەیەکی سەرانی ڕقەمەتی حیزبی دەسەڵاتە ئەو جۆرە ئیشانە دەکات پاشان کۆمپانیای تایبەت نییە کۆمپانیای وەهمی داهاتەکەشی هەموو دەچێتەوە ناو جرپانی ئەو تاکە کەسانە کاکە ئەنوەرجان پێویستە ئێمە بەڕاستی زۆر بەڕاشکاوانە ڕخنە بگرین و زۆر بەڕاشکاوانە بەرنامە دابنین چێ هەیە لە حکوومەتی هەرێم چێ لە حزبی دەسەڵاتیش حتا ئەندامانی مەکتەب سیاسی جورئەتی ئەوە بکەنی یەک تەجاوزی ئاوا ئەرزی ملیار دۆلاری داگیر بکاتن ئەگەر ئەشخاصی ڕقەمێکی حزبی دەسەڵات نەبیتن کەس جورئەت ناکە من تەحەدا دەکەم چێ دەتوانی ئەو ئیشانە بکاتن زۆر شەرمنانەیە کاکە ناوبێنن وەک حزبەکانی تری ئۆپۆزیسیۆن و تەلەڤیزیۆنەکانی تر ناوبێنن برێ فلانە کەس فلانە تەجاوزەکە ئەلەو عەرزەی و موشی خەڵکە بەسە هەتاکەی ئەو یعنی شەرمتر لەگەر ڕێزم ئەو کەناڵە نارم خەڵک بەگشتی هەتاکەی ترس ئەیبە هەتاکەی نابیتن پێویستە ئێمە بچینە ناو چاوی دەنگەڵکاران و بەڕاستی ئەو کۆمپانیا وەهمیانەی کە بە ناوی جۆرا و جۆرەوە هەمووی ممثلن ئەوانە نەری ئەو ئەشخاصانە ڕقەمیەکن ئەوانە ئەو جۆرە تەجاوزاتانە تەنها لە جورئەت و کاک ئاڵانجان کە ئێمە دەڵێن کۆمپانیای تایبەت مەبەستمان لە کەرتی تایبەت نییە کەرتی تایبەت لە هەموو وڵاتی دنیا هەیە مەبەستمان ئەوەیە ئەو کۆمپانیا تایبەتانە کە تەنها حزبەکانی دەسەڵات بۆ خۆیان دروستیان کردووە و حزبی دەسەڵات نییە بە هیچ شێوەیەک هیچ کەسێک جورئەت ناکە ئەو جۆرە کۆمپانیانە دابنێ تەنها ئەشخاصی ڕقەمێکی بڕیاری سەرەتا کۆتایی نەداتن نەخێر بڕیاری ئەوە کۆمپانیای حزب نییە کاگەن وەری باسەڕی بین باجەری بین باجەری بین کاکە وەگە حزبانی تر ئۆپۆزیسیۆن ناویان بینن کاکە نابیتن ئاوا شەرمانە بۆیە گەرە تو حزبێکی ئیسلامی بی ئاوا شەرمانە ڕخنە بگری من ئەو قسانە لە دۆستایەتی و ئەو قسانە دەکەم سار کورسی دەخولێەوە خەڵک متمانەی زیاتر ناکاتن
بۆیە حیزبی هەیە تازە دروست بووە بە 15 کورسی دێنی لۆ لەبەروەی بەزەقی دەستە ناو بابەتەکان و 50 لەسەر بریندا دەنێتن تۆش وەکو حیزبێکی ئیسلامی پێویستە ئاوا ڕخنە بگری یعنی بڕۆ ناو قوڵایی برینەکە خەڵک سێ برینەکی لە دەستەیدایە بڕۆ ناو قوڵایی برینەکە بەس قەتماغەکە لامە بە بەڕاستی ئەو حیزبە ئیسلامیانە من زۆر گرین لێنەیە وەکو حیزبێکی دێنێکە دروست بووە ناوێری پەنجە لەسەر بریندا بنێ ناوێری ڕەخنە بگریتن ناوی ئەشخاص بێنیتن ئەوە ڕەخنەکی زۆر گەورەی لە ناو خەڵک لێتان دەکرێت من پێتان بڵێم لێکەکی تر باشترە بەڕاستی سەرکردەی حیزبەکان هەردوو حیزبی ئیسلامی زۆر مقەسرن لە هەڵوێز وەرگرتن گەندێکی وەکو ئەو حیزبانەی تازە بووین دەستە ناو خەڵک ڕۆژانە ڤیدیۆ براو دەکاتەوە ڕەخنەی حساس لەو دەسەڵاتە دەگری ئەی مامۆستا صلاح الدین باهاجینی بەڕێزی مامۆستا عەلی باقر ئەو شتانە ناکەن ئەوان تەمەنێکیشیان قسە کرایە کەم تا زۆر بەڵام دەکرێت بەفعلی ئەوانە قسەنین ئەوانە ڕەخنین بەڕاست پێبرێم ئەو قسێکە کە ئەو دوو مامۆستا بەڕێز دەکا من ڕۆژانە لەو بەرنامانەی هاوشێوەی جناب بەرنامەکەی کاکە ئەنوەری قسەی زۆر تۆنتر دەکەم لە مامۆستا عەلی باقر و مامۆستا صلاح الدین باهاجینی لە من هاوڵاتیەکم و هیچ حمایەشم هیچ حزبیشم لە پژمێ و بەستەوە کولم بەخوایە منەتیشیان نازانم باسادن چین لێ دەکەن بەرلێنسەر خی گەورە مەفەقت کە کاک ئاڵانجان سەرکردە حیزبە هاوڵێسی تۆنتر وەربگرن دڵگە ساوەڕێ کورسی زیاتر لە خەڵک بکەن ئێوە ماڵی خەڵک با بچی دەنگ بدا خەڵک بچی دەنگ بدا بەڵام متمانێت حیزبەکان نییە چەندی سارە هەر سێ کورسی 4 کورسی 5 کورسیدۆ لەبەروەی هەتا ئێستا ئەو حیزبانی ئۆپۆزیسیۆن هەنگاوی بەخشتیان نەهاویشتیا من بە بەشتێکی ئیمتیازی نازانم بەڵام لۆ ئەو دوو حیزبە ئیسلامیەش بە ئازایەتی وێرانەی حیزبێکی تری ئاوا دوێنێ دروست بووە نایەتن لەمە مەیدانەکان ڕەخنەی هەرە سەرەکیم وەک برا ئەو ڕەخنە دەگرن لە ڕەقەم نەچی حیزبەکەیە کاک ئاڵانجان ڕەخنەکانت بەسەر سەر و بەسەر چاومان شتوان بەخوای گەورە درێغی ناکەین نابی بکرێ کاکە ئەنوەرجان نەزێنی خۆتانی تێدا هەیە دەرێن دوو حیزبەکەی تێدا هەیە خەڵک متمانە ناکاتن دەستەکان خۆش داوا لە خەڵک دەکەن بچی دەنگ بداتن بەڵام ئێوەش دەبێ ئەو پەردە شەرمانە و ئەو بابەتانە بگڕێنن مامۆستا عەلی باقر و مامۆستا صلاح الدین باهاجی واز لە برادرایەتی دۆستایەتی قەدیمی سەرکردەکانی و حیزبانەی دەسەڵات دێنن نابێ خەڵک چاوەڕوانی لەوەشی زیاترتان لێ دەکات بە تایبەتی کۆماڵ خەڵکێکی یەکجار زۆر بنەماڵەی شەیدی خەڵکێکیە خوێنی لە پێناو بەرنامە و پرۆگرامی ئەو حیزبە ڕشتۆ خاوەن شەیدە بەڕاستی خاوەن شەید کاک ئاڵانجان قسەکانت لەسەر سەر و لەسەر چاودادنین کاتم تەواو بوو و دەستەکانت خۆش بێ خی گەورە مەفەقت کە قسەکانت دەخەینە سەر سەر و سەر چاومان قسەکانت دەخەینە سەر سەر و سەر چاومان دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بەڕێزان و خۆشەویستان بەم ئەندازەیە هاتینە کۆتایی ئەڵلقەیە ئەمجارەی بەرنامەی دوانگەی خەڵک تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ